ئەمە ئەگەر نیشانەیەک بێت بۆ بەرفراوانبوون و قەرەباڵغی فستیڤاڵ هێنار و پاییز هێڵەبجە، نیشانە و ئاماژەیەکی گەورەتریشە بۆ نەبوونی پلان و بەڕێوەبردنێکی باشی فستیڤاڵەکە. دوای 10 ساڵ و 10 فستیڤاڵ هێنار و پاییز نەتوانراوە ئامادەکاریی تۆکمە بکرێت تا گەشتیار و هاوڵاتی دانیشتووی شاری هەڵەبجە ڕوبەڕووی ئاستانگ نەبنەوە. ئێمە دوو ڕۆژە هاتووی لێرەین خۆمان، ئەتریسە لەمانی ئەو قشکەمە هاتوین بێرەوە 1 ساعتە لێرەین. ئارێ بەخوا 1 ساعتە لێرەین. چاکرێ باشەم فستیڤاڵانە بەردەوام بێ ئەبێ چاکرێ بەڕاستی هیلاکەوی. ئارە وەڵا بەخوا لە سەعات 2 بە ڕێگاوی نەسەوە ئێستا نەگەشتوێتەوە. زۆر قۆز ینی ئیزدیحامێکی سیارە ئەمە لە عربەتەوە لە پێش عربەتەوە بە ئیزدیحامێکی زۆر هاتووین، بەڕاستی پەشیمانین. هاوڵاتیان لە ڕێگەی پەیامەوە دەڵێن کۆڵان و شەقامەکانی هەڵەبجە بەرتەسک و بێخزمەتگوزارین. لێشاوی هاتنی لەم چەشنە گەشتیارەش پێویستە زیاتر ئامادەکاری بۆ بکرێت و خەڵک تووشی زەحمات نەکەن. برای بەڕێز ئەمە یەکەم جارمانە تاقیگەینەوە، پێشتر چەند جارێ حەزمان لێ بوو بەڵام سەیری ئەو قەرەباڵغی شتەمانە لە تەلەڤیزیۆنەمەین یان بەڕاستی نەمانێت وێرابین لەبەر چی لەبەرە ئیزدیحامی سیارەکە. فستیڤاڵەکە هەتا بڵێ ناوەکەی جوانە و شوێنێکی خۆشە و شتی چاکی لێ، بەس ینی پێم باشە لە ناو شاری وەکو هەڵەبجە نەبێت لەبەر ڕێگاوبانێکی وای نییە، ینی تەحملی ئەو وەزعە ناکە. هەزاران سیارە یانی نازانم حسابکردنی ڕقەمێکە زۆر زۆرە بەڕاستی. شوێنێکی بۆ نوە تەختاییەک لە دەرەوە شاری هەڵەبجە بێت لای چوزانم نزیکی شارەکە بێکە بتوانێت جێگەی ڕاگررتنی سیارە و دەرچوونی هەبێت، لەبەرەوەی لێرە هیچ یاسایەکی هاتووە جێبەجێ ناکرێت. بۆ خۆتان نەبین سیارێک دوان ئاوا دوان ئاواڕوانی هەمووی تێکەڵاوی یەک بووە. ئەکرێ ڕوویەکی کەشی نەشارەزابوونی ڕێگاکەی ئەگەر بکرایە نەخشە ڕێگای چوونە ناو و چوونە دەرەوەی بڵێ ئینپوت و ئاوتپوتەکەی هەبووە زۆر باشترە بوو. هەیە نازانێت بەم سایدا هەیە بەعکسەوە ڕایترەوە بووە بە گرفت یانی نەشارەزایی. هەلێکی مشکیلەکە بدۆزنەوە بۆم خەڵکە گەریانەوێ شتەکە خۆش بێ و خەڵک زیاتر ڕووی تێکا هەلێ بدۆزینەوە بۆی قەرەباڵغیە نەمێنێ خەڵک زیاتر ڕووی تێکا، بەڵام باوەڕ بێ ئەوەی هاتبێ ساڵە دراوە نایەتەوە. فستیڤاڵ هێنارێکێکە لە ڕووداوە کەلتوری و کوردەوارەکانی هەڵەبجە، سەرمایەیەکی ئابووری و بازرگانی گرنگە بۆ پارێزگاکە و خەڵکەکەی. لە پاڵ چەندین خاڵی جواندا پێویستە سەرپەرشتیارانی فستیڤاڵەکە ئاستەنگ و بربەستەکان نەیاڵن و ڕێگەکان فراوان بکەن و لە ڕێگەی هاتوچۆی شارەکەشەوە ئاسانکاری هاتن و چوون بە تەواوی ڕێک بخرێت و بۆ ساڵی ئایندە تەواوی گرفتەکان بۆ گەیشتن بە فستیڤاڵی هێنار چارەسەر بکرێن. ساما فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.